زیندانی ترس و توقاندن، اشکنجه تا مردن، لسیداردانی با کۆمەڵ بۆ سوتاندن. چەندەها چیرۆکی تری نەبیستراو لە زیندانی سیدنایە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤ زیاتر لە 27 زیندانی ڕژێمی ئەسەدیان دیاری کردووە کە بە بەردەوامی مرۆڤیان تیا ئەشکەنجە دەدرێت و دەکوژرێن. لە نێوانیاندا زیندانی سیدنایە ترسناکترینیانە. سیدنایە زیندانێکی سەربازی ڕژێمی ئەسەدە. نزیک بە دیمەشقی پایتەخت هەڵکەوتووە. هەزارەها زیندانی لە خۆگرتووە تیایاندا خەڵکانی سڤیل، سیاسی و ناڕازی لە ڕژێمی سووریا هەن. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ لە زیندانی سیدنایە نزیکەی 30,000 زیندانی لە ژێر ئەشکەنجەدا گیانیان لەدەستداوە. سەرەتای هەڵگرساندنی جەنگی سووریاوە، مامەڵەی خراپ و لە سێدارەدانی بە کۆمەڵ خەسڵەتی زیندانەکانن. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە سێپتەمبەری 2011 بۆ دیسەمبەری 2015 5 بۆ 13,000 کەس لە زیندانی سیدنایە بێگەڕانەوە بۆ دادگا بە کۆمەڵ لە سێدارە دراون. کەسێکی جیابووەوە لە ڕژێمی ئەسەد دەیەها هەزار وێنەی ئەو زیندانەی بڵاو کردەوە کە تیادا تەرمی قوربانیەکان دەردەکەوێت. ڕایدەگەیەنێت کە خۆی وێنەکانی گرتووە و هەزارەها وێنەی تری ئەرشیڤکراوی قوربانیەکانی لایە. زیندانیەکی پێشتری سیدنایە بارێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی وتووە ئەو زیندانە مرۆڤ ناچار دەکرا لە نێوان مردنی خۆی یان کەسوکار و هاوڕێکانی دایکێکیان هەڵبژێرێت. هەروەک دەڵێت لە زیندانی پێشتری کە بە بەشی 215 ناسراوە و تایبەتە بە لێکۆڵینەوە و دامپێدانان بە زۆر گۆشتی مرۆڤیان دەرخوارد دەدان. بەڵام زیندانیەکە دەڵێ ئەو شوێنە بە بەراورد بە سیدنایە بەهەشت بوو. گواستنەوە بۆ سیدنایە گواستنەوە بۆ مەرگ بوو. وەزارەتی دەرەوەی ئەمریکاش ساڵی 2017 ڕایگەیاند کە بینایەک لە ناو زیندانەکە دروست کراوە بۆ سوتاندن و خۆڕزگارکردن لە لاشەکان. بەڵام هێشتا ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ئەو هەواڵەی پشتڕاست نەکردووە.